رحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بنراني برز خوشويستم. السلام عليكم ورحمة الله وبركاته. توكارم لخوي پروردگار هر لخوشي و كامراني و بختوري و سربرزي دابن لهم كاتكتان ولا هم شوينكتان ولا هم حالكتان. خوي گوري ارمتي درمان ببرز كانم لا ام برنامج استاماندا باس لا چۆنیەتی سەرخستنی هەر یەکێک لە ئێمە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و شەریعەتەکەی و سونەتەکەی دەکەین. بابەتەکەمان بە ناوی چۆن پێغەمبەرەکەمان سەر بخەین، چۆن پێغەمبەرەکەمان سەر بخەین عەلەیهی سەڵات وسەلام. جا لە سەرەتا لەوانەیە پرسیارێک دروست بێت، ئەویش ئەوەیە خۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆی سەرکەوتووە، پێویستی بە من و تۆ ناکات تاوەکو سەری خەین. دەڵێن بەڕێزەکانم با لە سەرخستنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام حاڵی بین. مەبەست ئەوە نییە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پەچی لەسەر من و تۆ کەوت بێت، نەخێر. خوای پەروەردگار خۆی فەرموویەتی والله یعصمک من الناس، پەروەردگار خۆی دەتپارێزێ لە خەڵک، و هەروەها فەرموویەتی ئینا کەفەیناکە المستهزئین، هەموو ئەوانەی کە گاڵتە بە تۆ دەکەن ئێمە کافین بۆ تۆ لە کۆڵتۆیان بکەینەوە، کە هەر کەسێک لە ڕابردوودا گاڵتەی بە پێغەمبەری خوا کردبێ عەلەیهی سەڵات وسەلام و بێڕێزی کردبێ ئیلا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەرکەوتووە و خوای پەروەردگار ئەو کەسەی کە مستەهزی و گاڵتەجارە لە ناوی بردووە جازوویە درەنگ. و هەروەها هەر تۆمەتێک دراوەتە پاڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە خۆی وەڵامی داوەتەوە، بۆ نمونە کەوتویانە شاعرە یا شێتە، خوای گەورە ڕەدی داونەتەوە ما صاحبكم بمەجنون إلى آخره. بەڵام من و تۆ پێویستمان بەوەیە پێغەمبەری خوا سەرخەین عەلەیهی سەڵات وسەلام، لە دوای نەمانی خۆشی شەریعەتەکەی سەرخەین، سونەتەکەی سەرخەین، دیفاعی لێ بکەین، پارێزگاری لێ بکەین. من و تۆ پێویستمانە، کەواتە لەبەر خۆمان پێویستمانە پێغەمبەر سەرخەین عەلەیهی سەڵات وسەلام. هەر وەکو چۆن ئێمە دەڵێن چۆن عیبادەتی خوا بکەین، لەولاوە کەسێک بڵێ جا خوای گەورە پێویستی بە عیبادەتی تۆ نییە. من و تۆ پێویستمان بە عیبادەتی خوایە و من و تۆش پێویستمان بە سەرخستنی پێغەمبەرەکەی خوایە. بۆیە خوای پەروەردگار سەرزەنشتی ئەوانە دەکا کە هەڵناستن بە سەرخستنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. دەفەرمێ إلا تنصروه فقد نصره الله ثاني اثنين إذ هما في الغار. إلا تنصروه ئەگەر ئێوە پێغەمبەر سەر نەخەن عەلەیهی سەڵات وسەلام ئەوە چاک بزانن زەرەر لە خۆتان دەدەن، نەک زەرەر لە پێغەمبەر بدەن عەلەیهی سەڵات وسەلام. چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خوا لەگەڵیەتی و لە پشتیەتی، فقد نصره الله. خوای گەورە خۆی سەری خستووە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. دەزانی لەکەی لە کاتێکدا کە ثاني اثنين إذ هما في الغار، کە تەنها یەک کەسی لەگەڵ بوو لە ئەشکەوتەکەویش ئەبوو بەکر بوو ڕەزای خوای پەروەردگاری لێبێ. لەو کاتەدا کە کافرەکان زۆر بەدەسەڵات بوون، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر بێدەسەڵات بوو، کەسی لەگەڵ نەما تەنها ئەبوو بەکری سیدیق نەبێ. لەو کاتەدا خوای گەورە سەری خست و پاراستی لە دوژمنەکان، ئەی لە کاتەکانی تر بێگومان کەواتە ئێمەین کە پێویستمان بەوەیە پێغەمبەر سەرخەین، دینەکەی سەرخەین، سونەتەکەی سەرخەین. ئەجینا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێویستی بە ئێمە نییە. هەر وەکو چۆن خودی خوا خۆی خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا إن تنصروا الله ينصركم، ئەی ئەوانەی ئیمانتان هێناوە ئەگەر ئێوە خوا سەرخەن خوش سەرتان دەخا. یعنی چۆن خوا سەرخەین؟ بۆ خوای گەورە پێویستی بە من و تۆ سەری خەین. سەرخستنی خوا بەچی دەبێ بەڕێزەکانم؟ بە تێکۆشان لە پێناوی خوا دەبێت، بۆ بەرزکردنەوەی کەلیمەی لا إله إلا الله، بۆ تحقیقی تەوحید، بۆ دەحضی کەلیمەی شرک و کوفر، و هەروەها بەوە دەبێت سەرخستنی خوا ئێمە پابەندی دینەکەی بین، بەوە دەبێت تحکیمی شەریعەتەکەی بکەین، بەوە دەبێت تاعەتی بکەین، بەوە دەبێت خۆمان لە سەرپێچی پەروەردگارمان بە دوور بگرین. بەوە تۆ خوات سەرخست. إن تنصروا الله يعني في أنفسكم وفي واقعكم ينصركم، ئەو کاتە خوای گەورەش سەرت دەخا. کەواتە هەم خوا داوای کردو ئێمە سەری خەین و هەم پێغەمبەرەکەشی سەرخەین، بەڵام نەک لەبەر پێویستی خوایە پێغەمبەری بێ بە ئێمە، نا، ئێمە پێویستمان بەوەیە کە بەو ئەرکە هەڵسین، چونکە کە بەو ئەرکە هەڵساین بزانین پاداشتمان چی دەبێت. خوای پەروەردگار لە قورآنە پیرۆزەکەیدا دەفەرمێ فالذین آمنوا به
ئەوانەی کە یەکەم شت ئیمانیان بە پێغەمبەر هێناوە عەلەیهی سڵاو وسەلام وعەزەروه یعنی عەظەموه ووەقەڕوه و پێغەمبەر بە گەورە دادەنێن ئیمانمان پێنە کە ڕەسوولی خوایە و بە گەورەشی دادەنێن وەنەسەڕوه و سەریشی دەخەن یاخود سەریشیان خێست واتبعوا النور الذي أنزل معه وشوين أو روناچية كوتن دابزين لقلي كقرآن كسنة خواهي قورد فرمي أولئك هم المفلحون أوانا كسرفراز سركوتون كواتا تنها أو كافينية منوتو إيمان من ببيغمبر عليه الصلاة والسلام كرسول خواهي وشايتماني بيبين أو بزني برزة كانم بلكو مرتبي لوش زياتر عزروه وتوقروه وعظموه دەبێ پێغەمبەری خوا بە گەورە دابنین عليه الصلاة والسلام وەکو مرۆڤێک بە گەورەی دابنین سەڵات و سەلامی خوای گەورە لەسەر بێ و ڕێزی بگرین و بەشکۆمەندی دابنین و لە هەموو کەسێک بە گەورەتری دابنین لە مرۆڤەکان و لەوەش زیاتر دیسان کافینی ئەوەش بڵێ وەڵام من پێغەمبەرم باوەڕ پێیەتی و هەروەها بە گەورەشی دادێنم نە وەنەسەڕوه سەریشیان خست دەبێ پێغەمبەری خوا سەرخەین سونەتەکەی سەرخەین دینەکەی سەرخەین و نەسریش هەر وەکو چۆن بە حجە و بڕهان دەبێ بە سەیف و سینانیش دەبێ سەرخستنێک بە لاشە بە ماڵ بە زمان بە دەعوا بە عیلم بە بانگەوازی و سەرخستنێکیش بە چەک و بە جیهاد و تێکۆشان و قیتال بە مەرجەکانی خۆی و لە کاتی خۆی واتبعوا النور ئەوەش کافی نییە تۆ بڵێ دەی من ئەو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاو وسەلام سەریش دەخەم دەبێ خودی خۆشت شوێن کەوتەی ئەو نورەبی ئەو ڕۆشناییەبی کە لەلایەن خواوە بۆی دابەزی کە قورئان و سونەتە ئەمما تۆ بڵێ من نوێژ ناکەم ڕۆژوو ناگرم پابەندی سونەتی پێغەمبەر نام عەلەیهی سەڵاو وسەلام و شوێن قورئان و حەدیثیش ناکەوم بەڵام دەچم لەولاوە دیفاع لە پێغەمبەر دەکەم عەلەیهی سەڵاو وسەلام چۆن دیفاعکردنێکە ئەبوو تاالب دیفاعی لە پێغەمبەر کرد زۆریشی دیفاع لێ کرد بەڵام چونکە شوێن ئەو نورە نەکەوت کە لەلایەن خواوە هات بە کافری مرد بۆیە تەنها ئەوە نییە بەڕێزەکانم ئێمە لە کاتێکدا کە دەبیستین بێڕێزیەک بەرامبەر پێغەمبەر دەکرێت عەلەیهی سەڵات وەسەلام تووڕە بین و حەماسەت بمانگرێ بەڵام لەو لاشەوە نوێژ ناکەین یا جەماعەت ناکەین یا زەکات نادەین یا بۆ نمونە بە ڕۆژوو نابین یا ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەر هەڵناگرین عەلەیهی سەڵات وسەلام یا لە مامەڵەکردن و هەڵسوکەوتماندا پابەندی شەریعەت نابین ئەوە سەرخستن نییە ئەوە کافی نییە پێویستە شوێن شەرعەکەی خوا بکەوین کە بۆ پێغەمبەری نارد کە ئەوەمان کرد خوای گەورە دەفەرمێ ئولائیکە هم المفلحون ئەوانن تەنها ئەوانن سەرفراز و سەرکەوتون کەواتە ئەی موسڵمان ئەی ئیماندار کە بتەوێت سەرفراز و سەرکەوتوبی لە دنیا و لە دوا ڕۆژدا و شادبی بە ڕەزابوونی خوا و بچیتە بەهەشتەکەی و لە جەهەنەم ڕزگارت بێ و عیزەت و کامەرانی دنیاشت توش بێ ئەوە تۆ ئەو چوار قۆناغە جێبەجێکە ئیمان بوون بە پێغەمبەر صلی الله علیه وسلم و بە گەورەدانان و ڕێز لێگرتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم و سەرخستنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاو وسەلام و سونەتەکەی و هەروەها شوێنکەوتنی ئەو قورئان و حەدیثەی کە بۆی دابەزیوە ئەو کاتە سەرفرازیت کەواتە حاڵی بووین ئێمەین پێویستمان بە سەرخستنی پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵاو وسەلام نەک پێغەمبەری خوا پێویستی بە من و تۆ بێت با بینە سەر ئاستەکانی سەرخستنی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر چه ئاستێک ئێمە هەڵسین بەم ئەرکە پیرۆزە ئایا لەسەر ئاستی تاک بەتەنها یان چۆن ئاستەکان چوارن بەڕێزەکانم لەسەر ئاستی تاکە کەسی من و تۆ دەبێ پێی هەڵسین و لەسەر ئاستی خێزان و کۆمەڵگاش دیسان گرنگە وەکو خێزان هەڵسین بە سەرخستنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و وەکو کۆمەڵگا هەڵسین بە سەرخستنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و هەروەها لەسەر ئاستی زانایان و بانکخوازانیش هەڵسن بەم ئەرکە و هەروەها لەسەر ئاستی حکوومەت و کاربەدەستان و دەسەڵاتداران پێویستە لەسەریان حکوومەت و دەسەڵاتدار و کاربەدەستان بەم ئەرچی سەرخستنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەڵسن هەر وەکو چۆن ئێستا ئینشا ئەڵڵا یەک بە یەک ئەو چوار ئاستا ڕوون دەکەینەوە ئینشا ئەڵڵاهو تەعالە بزانین تاکە کەس چۆن پێغەمبەری خوا سەرخات عەلەیهی سەڵات وسەلام بۆی سەرفراز و سەرکەوتوو بێ و خێزان و کۆمەڵگا چۆن پێغەمبەری خوا سەرخەن عەلەیهی سەڵات وسەلام و هەروەها زانایان و بانکخوازانیش چۆن و سەرمایەدار و دەوڵەمەندەکان چۆن و هەروەها حکوومەت و دەسەڵاتدارانیش چۆن سەرەتا لە تاکە کەسی دەست پێ دەکەین یەکەم ئەرک کە لەسەر تاکەکانە بریتیە لە ناسینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو خۆی و ناسینی پلە و پای پێویستە پێغەمبەری خوا وەکو خۆی بناسین بەڕێزەکانم
تۆ دەتەوێت پێغەمبەری خوا سەرخەوی پێغەمبەر نەناسیت نابێت. پێویستە کول یەکێک لە ئێمە کە شایەتمان دێنین کە بۆ چوونە ناو دایرەی ئیسلام پێویستە بڵێ و ئەشهد ئەنە محەممەد ڕەسوول الله، کەواتە بیناسە محەممەد چێیە، بیناسە کە محەممەد عەبد لا يعبد، عەبدێکە نەک مەعبود بێ، بەندەی خوا بووە بەڵام باشترینی بەندەکان بووە، و ڕەسوولی خوا بووە، ڕەسوول لا يكذب، ڕەسوول و نێراوی خوا بووە، نابێ بە درۆی دابنەی، دەبێ شوێنی کەوی و بیناسە وەکو خۆی وە پلە و پای پێغەمبەر با بناسین. تۆ وەکو تاکە کەسێک هەر یەکێک لەسەر ئێمە تەماشا دەکەین گەنجەکانمان ئەمڕۆ هەیانە فلان لاعیبە دەناسێ، هەیانە فلان گۆرانی بێژە دەناسێ، هەیانە فلان ممەثیلە دەناسێ، هەیانە فلان پاڵەوان و مولاکیمە دەناسێ، سیرەی ژیان و تەفاسیلی حیاتی دەناسێ و متابعی دەکا ڕۆژانە بزانە چی نووسیوە، چی وتووە، چۆن ئاوی خواردەوە، لەکوێ هەڵسا بۆ کوێ ڕۆیشت، چۆن دەژیت. ئێخۆ بەڕێزەکانم ئێمەی موسڵمان واجبە لەسەرمان پێغەمبەرەکەی خۆمان بناسین، چونکە بەختەوەریمان، خۆشحاڵیمان، سەرکەوتنمان، شانازیمان و عیزەتمان بەوەیە ئەوەی کە باشترینی مرۆڤەکانە خوا هەڵی بژارد ناردی بۆ بەشەریەت و مرۆڤایەتی، بۆ ئەوەی کە لتخرج الناس من الظلمات إلى النور، بۆ ئەوەی خەڵکی لە تاریکایەکان دەرکا بۆ ڕووناچی. ئێمە پێویستە ئەو بناسین، ناسینی ئەوە سوودی هەیە بۆ ئێمە بۆ دنیا و قیامەتمان، و هەروە ناسینی مەقامی ئەو کە چه عەبدێکی بەرز بوو، چه پێغەمبەرێکی مەزن و بەڕێز بوو، چەند خۆشەویست بوو لای خوای پەروەردگار. ناسینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام هەرچی تاکە کەسی هەر یەکێک لە ئێمەی موسڵمانە. دووهەم خاڵ لەسەر تاک ناسینی شەریعەتەکەی، ناسینی شەریعەتەکەی کە تۆ دەتەوێت پێغەمبەری خوا سەرخەیت عەلەیهی سەڵات و سەلام، ئیدەوەرە شەریعەتەکەی پێغەمبەر بناسە بەڕێزەکەم، بەوە نابێ و تاف لێ دەین و هاوارکەین و بەقیژێنین و دەنگ بەرزکەینەوە و بەڵام ئاگاشمان لە شەریعەتەکەی پێغەمبەر نەبێ عەلەیهی سەڵات و سەلام نەیناسین. نە، وەرە بیناسە بزانە ئەو شەریعەتە پاک و ڕەحمەت و بەرەکەتەی کە ئەو محەممەدە عەلەیهی سەڵات و سەلام پێی هات لەلایەن خواوە چی بوو، ئەو هیدایەتە چی بوو، ئەو ڕەحمەتە چی بوو، ئەو نورە چی بوو، ئەو ڕوحە چی بوو کە خوای گەورە بە هەموو ئەم وەسفانە وەسفی کردووە. شریعەتەکەی خوا هیدایەتە، شریعەتەکەی خوا نور و ڕۆشناییە، شریعەتەکەی خوا ڕوحە بۆ مرۆڤ، و هەروەها شریعەتەکەی خوا ڕەحمەتە کە بە پێغەمبەردا ناردی عەلەیهی سەڵات و سەلام. دەی ئەرچی سەرشانمانە ئێمە ئەو شریعەتە بناسین. دەتەوێت پێغەمبەر سەرخەیت عەلەیهی سەڵات و سەلام فەرمووەرە ئەو شریعەتەی کە خوا پێی نارد لێی شارەزابە هەر یەکێک لە ئێمە کە دەخوێنین و یا خوێندنمان تەواو کردووە یا بە قۆناغەکانی خوێندندا دەڕۆین 12 ساڵ زائیدەن 4 ساڵی کولیەش دەخوێنین، ئەمە 16 ساڵ. ئەگەر ڕەوزەشی لەگەڵ حیساب بکەین 2 ساڵیش لەوێ ئەمە 18 ساڵ، و ئەگەر بێت و بڵین لە حەضانەشەوە ئەوە نزیکی 20 ساڵ، ئەوە گەر خوێنی باڵاش بخوێنی زیاتر تۆ 20 ساڵ دەخوێنی. هەر ساڵی ئەگەر 6 کتێب 7 کتێب تا 10 کتێبت خوێندە بێت جابزانە دەکاتە چەند. ئەو هەموو کتابەت خوێند، لەبەرت کرد، ئیمتیحانت تیادا کرد، گرنگیت پێدا، بە گەورەت زانی، بەڵام سوێن بەخوا هەر هەمووی کۆکەیتەوە هەموو کتابەکان یەک ئاەتی قورئان ناهێنن، یەک فەرموودەی پێغەمبەری خوا ناهێنن، لەگەڵ ئەوەشدا کە مهمن و گرنگن ناڵین با نەخوێندرێ. هەموو زانستەکانی تر کە لە خزمەتی مرۆڤایەتیدایە با بخوێندرێ، شارەزابین لێی، بەڵام با مەرتەبەی زانستەکان بزانین هیچیان ناگەنە کەلامەکەی خوا کە بەرنامە و کەتەلۆکی ژیانتە فەرموودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام. بۆیە ئاشنابوون بە شەریعەتەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام زۆر گرنگە. ئێمە لە خزمەت قورئان دابین، لە خزمەت سونەت دابین، بیناسین، تێی بگەین ئەگەر دەتەوێت پێغەمبەرەکەت سەرخەیت، چونکە سەرخستنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام بە نەزانین و جەهل نابێ، بە علم و زانست و زانیاری دەبێ. سێهەم شت بۆ سەرخستنی تاکەکان بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام ناسینی ئەو چاکەیە کە لەگەڵ مرۆڤایەتی کردی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام خوای پەروەردگار وەسفی کردووە بۆی کە ڕەحمەتەن للعالەمین، ڕەحمەتێک بوو بۆ تێک ڕای جیهان، نەک بۆ ئێمەی موسڵمان و بەس، ڕەحمەتەن للعالەمین، تێک ڕای جیهان. خوای گەورە پێغەمبەری بە ڕەحمەت بۆ ناردن، بوو بە ڕەحمەتێک بۆ گەورە و بچووک، بۆ ژن و بۆ پیاو، بۆ ڕەش و بۆ سپی، بۆ عەرەب و بۆ غەیری عەرەب، بوو بە ڕەحمەتێک بۆ دەوڵەمەند و فەقیر، بوو بە ڕەحمەتێک بۆ موسڵمان و بۆ کافریش.
ئەو ژیانەی کە من و تۆی مسلمان تیایدا دەژین ژیانێکی مسلمانانە کە دڵمان ئاسوودە و ئارامە ئەوە هۆکارەکەی چیەیە؟ فەضڵەکە ئەوەلەن و ئاخیرن بۆ خوا دەگەڕێتەوە لە پاشان بۆ چێ؟ لە پاشان بۆ ئەو پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام کە ئەو ڕاگەیەنەری شەرعەکەی خوا بوو، ئەو تێکۆشا و هەوڵیدا بۆ ئەوەی دینی خوا بە ئێمە ئاشنا بکات، تەبلیغی ریسالەی خوا بکە، کەواتە گەورەترین چاکەی لەگەڵ مرۆڤایەتی کردووە، گەورەترین هەدیەی بە ئێمە داوە. بۆیە پێویستە ئێمە هەست بەو چاکەیە بکەین دائیمەن ئەو فەضڵە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کردوویەتی لەگەڵمان ئەگەر دەتەوێت پێغەمبەرەکەت سەرخەیت عەلەیهی سەڵات وسەلام بزانە چ سوودێکی بە تۆ گەیاندووە ئەی مسلمان، تۆ بەهۆی ئەوەوە لە تاریکایەکانەوە ڕزگارت بوو بۆ ڕووناچی و لە جەهەنەمیش ڕزگارت دەبێت بۆ بەهەشت. خاڵی چوارەم ناسینی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو خۆی و ناسینی شەریعەتەکەی. طبعاًەوە باسمان کرد بورن ناسینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شتێکی تری بەدواوێ ئەویش بریتە لە چی؟ خۆشویستنی لە هەموو مرۆڤێکی تر زیاتر کە تۆ پێغەمبەرت ناسی ئەو کاتە خۆشت دەوێت، چونکە هەر کەسێک صفاتەکانی پێغەمبەر بناسی عەلەیهی سەڵات وسەلام بزانێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چەند ڕەئوف و ڕەحیم بووە و چەند مەزن و گەورە بووە و چەند خاوەنی فەضڵ و کەڕەم بووە و چۆن مامەڵەی لەگەڵ گەورە و بچووک کردووە، ئینسان خۆشی دەوێت. تۆ هەر کەسێکی مەزن و ڕەوشت بەرز و مامەڵە خۆش ببینیت خۆشت دەوێت، هەر کەسێکی لێهاتوو و سەرکەوتوو و پێشکەوتوو ببینی خۆشت دەوێت. دەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەبووە لە پێش ئەو و نە لە دوا ئەویش کەسێک دەبێ وەکو ئەو لە بەرزی صفاتی و ئەخلاقی و جوانی ڕەوشتی و مامەڵە و هەڵسوکەوتی و سوود گەیاندنی بە غەیری خۆی. کەواتە کە تۆ پێغەمبەرت خۆش دەوێت عەلەیهی سەڵات وسەلام کە تۆ دەتەوێت سەریخی خۆشت بوێ، چۆن خۆشت بوێ؟ لە خۆت زیاتر و لە دایک و باوکت زیاتر و لە مناڵ و خزم و کەسوکارت زیاتر. ئەمەش جۆرێکە لە سەرخستنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەوەی کە خۆشمان بوێت. خاڵی پێنجەم پابەندبوون بە سونەت و ڕێباز و شەریعەتەکەی و دوورکەوتنەوە لە پشت هەڵکردن و زیاد و کەمی لە دینەکەیدا. خۆشویستنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و سەرخستنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەبێت لە خۆمانەوە دەست پێ بکەین. انصر رسول الله في نفسك لە خۆت دەست پێ بکە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو شەریعەتەی هێناوە بۆ من و تۆی هێناوە، دەوەرە لە خۆتدا جێبەجێ کە دەست بە شەریعەتەکەیەوە بگرە، شوێن سونەتەکانی بکەوە و دوورکەوە لە پشت هەڵکردن لێی. کەسانی پشتیان لە پێغەمبەر هەڵکردو عەلەیهی سەڵات وسەلام. ئەسڵەن شوێن کەوتنی پێغەمبەر هەر بەلایەنەوە گرنگ نییە، یاخود زیاد و کەمی لە دینەکەیدا. ئێمە کە پێغەمبەرمان خۆش بێ و بمانەوێت سەری خەین، نابێت نە کەمی لە دینەکەیدا بکەین نە زیادەش لە دینەکەیدا. خاڵی شەشەم بەڕێزبوون لەگەڵ فەرموودەکانی کە دەتەوێت پێغەمبەری خوا سەرخەیت عەلەیهی سەڵات وسەلام با ڕێزدار بی لەگەڵ فەرموودەکانی، نەگەوکو کەسانێکی بێڕێز ئیدعای خۆشویستنی پێغەمبەر دەکات عەلەیهی سەڵات وسەلام، ئیدعای سەرخستنی پێغەمبەر دەکات عەلەیهی سەڵات وسەلام و لەوانەیە مزاهرە و گردبوونەوەش بکات بۆ دیفاعکردن لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، لەولاشەوە فەرموودەی پێغەمبەری خوا ڕەت دەکاتەوە. قورئانیە یا معتەزیلە و عەقڵانیە، باوەڕی بە فەرموودەی پێغەمبەر نییە عەلەیهی سەڵات وسەلام، یا گاڵتەی لێدێ. کەواتە جۆرێک لە سەرخستنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بریتیە لە بەڕێزبوون لەگەڵ فەرموودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. هەر فەرموودەیەکی پێغەمبەر هەیە، یعنی ئەوەی کە بە سەنەدی صەحیحەوە بۆمان هاتووە هەمووی باوەڕمان پێی بێت و ڕێزی لێ بگرین. جا ئەگەر هەشی بێ لێی حاڵی نەبین ئەوە دەیگەڕێنینەوە بۆ کەسێک لە خۆمان عەلەمتر بێ، نەک ڕەتیکەینەوە. خاڵیشتر بەڕێزەکانم حەوتەم بەڕێزبوون لەگەڵ خێزان و ئالوبەیتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەتەوێت پێغەمبەر سەرخەیت عەلەیهی سەڵات وسەلام کەسێکی ڕێزدار بە بەرامبەر خێزانەکانی، نەگوەکو قەومانێک هەن ئەو پەڕی وەلوتکەی بێئەدەبی دەکەن بەرامبەر خێزانەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، بەرامبەر عایشە بەتایبەت. عایشە بە داوێن پیس و زیناکار دادنێ، لەولاشەوە دەڵێ من پێغەمبەرم خۆش دەوێت سەری دەخەم عەلەیهی سەڵات وسەلام. ئەی تۆ تانە لە عیرد و ناموسی دەدەی، چۆن پێغەمبەر سەر دەخەی عەلەیهی سەڵات وسەلام؟ و هەروەها لە بەرامبەریشدا کەسانێک بەرامبەر ئالوبەیتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بێڕێزی دەکەن، ئەمەشیان دیسان بێڕێزیە و گوناحە و تاوانی گەورەیە. ئینسانی موسڵمان کە بیەوێت
ڕێز لە پێغەمبەر بگرێ و بە گەورەی دابنێ و سەری بخا دەبێت ڕێز لە خێزانەکانی و هەروەها ئالوبەیتەکەی بگرێت. خاڵی هەشتم بەڕێزبوون لەگەڵ هاوڵانی کە تۆ پێغەمبەر سەردەخەی عەلەیهی سەڵات وسەلام ڕێز لە هاوڵەکانی بگرە. ناکرێت تۆ بڵێ من پێغەمبەرم خۆش دەوێت بەڵام وەزیری دەستوی ڕاست و چەپی کە بەردەوام لەگەڵی بوون ئەبوو بەکر و عومەر بۆ نمونە ڕەزای خوایان لێبێ ئەوانە کافرن من باوەڕم پێیان نییە بەلای منەوە لەعنەتیان لێبێ. ئێمە چۆن بە گەورەدانانێکی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم و چۆن سەرخستنیە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵڵاهو عەلەیهی وسەلەم بێگومان ئەمە هیچ مانایەکی نییە. ئەوجا نەک تەنها ئەبوو بەکر و عومەر تێگڕای سەحابەی ڕەسوولی خوا عەلەیهی سەڵڵاهو عەلەیهی وسەلەم پێویستە ڕێزیان بگریت چونکە ڕێزگرتنت لەوان ڕێزگرتنە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵڵاهو عەلەیهی وسەلەم لە شەریعەتەکەی چونکە ئەوان بوون پێغەمبەریان سەرخست و ئەوان بوون پاراستیان و دیفاعیان لێی کرد و ئەوان بوون شەریعەتەکەی ئەویان ڕاگەیاند. کەواتە بەڕێزبوون لەگەڵ هاوڵانی جۆرێکە لە سەرخستنی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام پێمان وابێ لە هەموو جیلەکانی موسڵمانان باشتر و چاکتر بوون و دین حاڵی بین قورئان و سنت تێبگەین بەو شێوازەی کە ئەوان لێی حاڵی بوون و تێگەیشتون. خاڵی نۆهەم هەر لەسەر ئاستی تاک سەرخستنی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بەوە دەبێ بەڕێزبوون لەگەڵ زانا میراتگرەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی العولەماء وەرەثەة الأنبیاء زانایان میراتگری پێغەمبەرانن. کەواتە هەر زانایە کە میراتگری پێغەمبەر بوو بە حەقیقی واتە دەستی بە سنەت و ڕێبازەکەی ئەو گرتبوو پێویستە ڕێزی لێ بگریت. سەرخستنی زانای شوێنکەوتەی سنەت سەرخستنە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام. بەڵام کە تۆ بێ بێڕێزی بەرامبەر زانایانی ئەهلی سنەت بکەی ئەوانەی کە لە خزمەت سنەت و فەرمودەی پێغەمبەری خوادان عەلەیهی السەڵات وسەلام ئەوانەی کە ئەو بانگەوازیە دەکەن کە پێغەمبەر کردی عەلەیهی السەڵات وسەلام و ئەو عیلمیان هەڵگرتووە کە پێغەمبەر بۆی جێهێشتون عەلەیهی السەڵات وسەلام بێڕێزیکردن بەرامبەر ئەوان و سوکایەتیکردن بەوان سوکایەتی بە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام. بەڵام بەداخەوە دەبینین کەسانێک لەلایەکەوە لافی دیفاعکردن لە پێغەمبەر لێدا لەلایەکیشەوە دەست دەکات بە جنێودان و سوکایەتیکردن بە زانایانی ئەهلی سنەت و قسەی ناشرینیان پێ دەڵێ یا تۆمەتی ناڕەوایان دەداتە پاڵ. جا کەسانێک ناحاڵین کە ئەو کارە دەکەن یا کەسانێک حاڵین بەڵام چەواشەکارن. هەیانە کە تۆ وەکو ئەو بیر نەکەیتەوە کە بیرکردنەوەکەشی سەقەتە چونکە کەسێکی خوڕافی و گۆڕپەرست و شەخصپەرستە ئەوە جنێوت پێ دەڵێت. کە وەکو ئەو بیر نەکەیتەوە بیدعە لە دیندا دانەهێنی جنێوت پێ دەڵێت. کە وەکو ئەو بیر نەکەیتەوە و توندڕەو نەبی و خەڵکی تەکفیر و تەبدیع نەکەی جنێوت پێ دەڵێت. بێڕێزیت بەرامبەر دەکا لە کاتێکدا تۆ دەتەوێت دینەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو خۆی بمێنێتەوە نە بیدعەی تێکەڵ بێ نە شیرکی تێکەڵ بێ نە غولو و زێدەڕەوی تێکەڵ بێ کەچی لەولاوە بێڕێزی دەکرێت. کەواتە جۆرێک لە سەرخستنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وتمان سەرخستنی و ڕێزگرتنی زانایانی میراتگری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. خاڵی دەیەم زۆر سەڵاواتدان لەسەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە تۆ پێغەمبەرەکەت سەرخەی عەلەیهی سەڵات وسەلام سەڵاواتی لەسەر لێ بدە و بەتایبەتیش کاتێک کە ناوی دەبیستی و بەتایبەتیش ڕۆژان و شەوانی جومعە زۆر سەڵاوات لەسەر پێغەمبەر بدەین عەلەیهی السەڵات وەسسەلام. خاڵی یانزەهەم ڕەتدانەوەی ناحەزانی هەر کەسێک کە ناحەزی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام و بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا دەکا عەلەیهی السەڵات وسەلام تۆ دەبێت ڕەتی بدەیتەوە و دەبێت وەڵامی بدەیتەوە بە گوێرەی علمی خۆت و بە گوێرەی توانای خۆت بە حیکمەتەوە بێگومان. ئەوە سەرخستنی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. خاڵی دوانزەهەم سەرخستنی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر ئاستی تاک دڵخۆشبوون بە بڵاوبوونەوەی سنەتەکانی. کە تۆ دەتەوێت پێغەمبەری خوا سەرخەی عەلەیهی السەڵات وسەلام دەبێت دڵت خۆش بێ بۆی کە سنەتی پێغەمبەری خوا بڵاو دەبێتەوە خەڵک زیاتر باوەش دەکاتەوە بۆ سنەت ئەهلی سنە زیاد دەبێت دڵت بەوە خۆش بێ نەگوەکو کەسانێک خەریکە چاویان کوێر بێ و دڵیان دەربێ کاتێک دەبینن گەنجانێک لە کوڕان ڕوویان کردوتە سنەت و هەدی ڕەسوولی خوایان پێوە دیار عەلەیهی السەڵات وسەلام و کچانێک و ئافرەتانێک باڵاپۆشن و شێوازی شەرعی و سنەتی چۆنە بەو شێوازە خۆیان داپۆشیوە ئەوە دنیایان لێ تاریک بووە. تۆ لەلایەکەوە ئیدعای ئەوە دەکەی پێغەمبەر سەردەخەی عەلەیهی السەڵات وسەلام لەلایەکیشەوە دڵت ناخۆشە بە بڵاوبوونەوەی سنەت ئەمە تەناقوڵێکە و بەیەکەوە ناگونجێت. خاڵی سیانزەهەم لەسەر ئاستی تاک نیشاندانی وێنەی جوانی ڕاستەقینەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام بۆ دۆست و دوژمنانی. بەڕێزەکانم ئەمە خاڵێکی گرینگە. تۆ کە دەتەوێت پێغەمبەرەکەت سەرخەی عەلەیهی السەڵات وسەلام
پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وێنەی ڕاستەقینەی خۆی کە وێنەیەکی جوانە، هەڵس و کەوتە جوانەکانی، ڕەوشتە جوان و بەرزەکانی، مامەڵات دادپەروەری و بەبەزەیی و چاکەکاریەکانی ئەوە بەیان کە بۆ خەڵک بەو شێوازە نیشانیدا. مەیە بەو شێوازە پێغەمبەری خوا نیشانی خەڵک دەیت و وێنایکەیت و لە قەڵەمی دەیت بە خەڵکی بناسیێنی. پێغەمبەری خوا شمشێرێکی پێ بووە و ڕاوەستاوە و هەر لە ملی خەڵکی داوە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەپەلە بووە خەڵک بنێرە بۆ جەهەنەم و کافری کە وانییە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەنانەت ئەگەر کەسێک لە ترسی شمشێریش کافرێک لە ترسی شمشێر لەو کاتەدا وتبێتی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله، ئیسلامەتەکەی لێ قبوڵ کردووە، قبوڵی نەکردووە کە بکوژرێت. چه جای کە دەیان ساڵە نوێژ دەکات و شایەتمان دێنێت و ڕۆژوو دەگرێت و وەسەڵەوات دەدات و پێغەمبەری خۆش دەوێت و عەلەیهی سەڵات وسەلام تۆ بێی کافریکەی. بۆیە ئیسلام بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە شێوازی کەسێکی خوێنڕێژ و کەسێکی توندڕە و کەسێکی یعنی ئاڵۆز نیشانی خەڵک مەدەن، ڕەحمەتێک بوو للعالەمین. بزانە لە نێوان هەموو ئەو سافەکاندا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چی بۆ هەڵبژێرا لایەن خوا؟ وما أرسلناك إلا رحمة للعالمين. رحمة جانبي رحمتي بيغمبري خوا عليه الصلاة والسلام لبيش هموش تيكا بوا وأصلج لجهاد جنگانەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و غەزەواتەکانی ئەسڵ کوشتنی خەڵک نەبووە، ئەسڵ لە ناوبردن نەبووە، ئەسڵ بڵاوکردنەوەی دینی خوا و لابردنی کۆسپەکانی ڕێگای داعوە و بانگەوازی بووە. بەڵێ کەواتە ئەمە گرنگە وێنەی جوانی ڕاستەقینەی پێغەمبەر صلی الله علیه و سلم نیشانی خەڵک دەین و هەروەها دینەکەیشی کە میان ڕەویەتیەکە و وەسەطیەتەکە نیشانی خەڵک دەین. ئەمە ئاینی ئیسلامە، نەک ئیسلامێک نیشانی خەڵک دەین بڵین ئەوە ئیسلامەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بریتە لە خوێنڕێژی و کاولکاری یا بریتە لە خوڕافەت و شێتایەتی، یعنی ئەمە ئیسلامەتی نییە، یا تەفرقە و حیزبایەتی. ئیسلامەتی ئین هذه أمتكم أمة واحدة. باوا نیشانی خەڵک دەین کە ئومەتی محەممەد عەلەیهی سەڵام وسەلام یەک ئومەتە، مسلمانان برای یەکترن، ئینەمە المؤمنون ئیخوە، نەک پارچە پارچە و حیزبایەتی. ئەمە بەوە پێغەمبەر سەرناخەیت زەرەری لێ دەدەیت. خاڵی چواردەهەم خۆڕازانەوە بە ڕەوشتە جوانەکانی. ئەی تاکی مسلمان کە دەتەوێت پێغەمبەر سەرخەیت عەلەیهی سەڵام وسەلام خۆت بڕازێنەوە بە ڕەوشتی جوانی پێغەمبەر عەلەیهی سەڵام وسەلام. پانزەهەم ئاشناکردنی ئەمە لەسەر ئاستی خێزان. بەڕێزەکانم ئێستا دێنە سەرخستنی پێغەمبەر عەلەیهی سەڵام وسەلام لەسەر ئاستی خێزان. تا ئێرە ئەو چواردە خاڵ لەسەر ئاستی تاکە کەسی بوو، ئێستا لەسەر ئاستی خێزان کە دەکاتە پانزەهەمین خاڵ، ئاشناکردنی ئەندامانی خێزان بە ژیاننامە و ڕەوشتە بەرز و سونەتەکانی. یعنی تۆ ئەی باوک یاخود ئەی دایک لە ماڵەوە کە دەتەوێت پێغەمبەری خوا سەرخەیت عەلەیهی سەڵام وسەلام وەرە لە ماڵەوە دانیشە لەگەڵ مناڵ و خێزانت، ئاشنایان کە بەچی بە ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی سەڵام وسەلام، وەرە کتابێکیان بۆ بخوێنەوە لەسەر ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی سەڵام وسەلام، یا نامیلکەیەکیان بدەیە لەسەر سونەت و ڕەوشتە بەرزەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵام وسەلام و ئادابەکانی پێغەمبەر سەڵام وسەلام و ئیمتیحانیان کە با فێری بن بۆی لە ماڵەکەی تۆدا ئەخلاق بێتە ئەخلاقی ڕەسوولی خوا عەلەیهی سەڵام وسەلام، ئاداب و ڕەوشت بێتە ئاداب و ڕەوشتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام وسەلام. ئێوە گەورەترین سەرکەوتنە تۆ لە خێزان و مناڵەکانی خۆتدا پێغەمبەرت سەرخست عەلەیهی السەڵات وەسەلام. ئەمە خاڵێکی گرنگە لەسەر ئاستی خێزان. و هەروەها لەسەر ئاستی خێزان کە بریتیە لە چی؟ پەروەردەکردنی شانزەهەمین خاڵ دەکات، پەروەردەکردنی ئەندامانی خێزان لەسەر خۆشویستنی شوێنکەوتنی و خۆشویستنی شوێنکەوتنی و بە گەورەدانانی. یعنی با لە خۆتەوە دیار بێ ئەی باوک ئەی دایک پێتانەوە دیار بێ کە ئێوە چەندێک پێغەمبەرتان خۆش دەوێت عەلەیهی سەڵات وسەلام و چەندێک ئیقتیدای پێوە دەکەن و شوێنی دەکەون و سنەت و سیرە و ئەخلاق و ڕەوشتی ئەو لە ئێوەدا ڕەنجی داوەتەوە بۆی ئەوانیش پێغەمبەریان خۆش بوێ، مناڵەکانیش لەسەر ئەوە پەروەردە بن کە خۆشیان بێ و شوێنی بکەون و بە گەورەی دابنێن. خاڵی حەفدەهەم هاندانی خێزان بۆ لە بەرکردنی بەشێک لە فەرمودەکانی. یعنی تۆ مناڵەکانت لەسەرەوە پەروەردە مەکە فێری گۆرانی بن و لە بەریکەن، دەی تۆ بزانم گۆرانیش خۆشم بۆ بڵێ، نە بڵێ وەرە حەدیثێکی پێغەمبەرم بۆ بڵێ عەلەیهی سەڵات وسەلام، دەی وەرە ڕۆڵە ئەربعین نەوەویە لە بەرکە بۆ نمونە فەرمودەی پێغەمبەر لە بەرکە عەلەیهی سەڵات وسەلام، دوای ئیمتیحانتان دەکەم، هەدیەتان دەدەمێ، جایزەتان دەدەمێ، بۆی پەروەردەیان کەی لەسەر لەبەرکردنی فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. خاڵی هەژدەهەم هەر بۆ خێزان ڕاهێنانی خێزان لەسەر پابەند بوون بەو زیکرانەی کە فێری کردوین سەڵات وسەلامی خوای لەسەر بێ. یعنی مناڵەکان و خێزان لەسەر ئەوە ڕابهێنرێن و فێر بکرێن تێڕۆڵەکانم بەیانیان ئێواران کاتی خەوتن ئەو زیکرانەی کە پێشەوامان محەممەد عەلەیهی سەڵات وسەلام
فێری کردوین بیخوێنین ئێوەش بیخوێنن ئەمە جۆرێکە لە سەرخستنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. خاڵی 19 پێشبڕچێکردنی ئەندامانی خێزان لە بواری زیاتر ناسینی ژیانی سەڵات وسەلامی خوای لەسەر بێ. پێشبڕچێ یعنی خۆشە باوک بۆ نمونە یا دایک لە ماڵەوە مسابقەیەک ڕێکخا دەی بزانین چێ زیاتر بۆ نمونە مسابقەیەک دەکەین هەر شەوەی 5 پرسیار لەسەر ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەر سیرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و لە مانگێک کۆتایی پێدەیە نقطەکان خاڵەکان کۆ دەکەینەوە چێ یەکەم بێ ئەو جایزەی دەدەمێ باوک بڵێ چێ دووەم بێ ئەوەی دەدرێتێ پێشبڕچێ بکرێ بۆی زیاتر پێغەمبەرەکەمان بناسین عەلەیهی سەڵات وسەلام مناڵەکان بیناسن. خاڵی 20 لەسەر ئاستی خێزان هاندانی تێگڕا ئەندامانی خێزان بۆ خۆڕازانەوە بە ڕەوشت و هەڵسو و کەوتە جوانەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. یعنی هان بدرین ڕۆڵێکیان ئێوە فلان لاعیبە و فلان گۆرانی بێژە و فلان مومەسیلە و هونەرمەندە مەکەنە قودوە و پێشەنجی خۆتان. سەیریکەن قەشتان وەکو ئەو چاپکەن و جلتان وەکو ئەو لەبەرکەن و هەڵسوکەوتان وەکو ئەو بێت و نا ڕۆڵەکانم ئێوە اقتیدا بکەن بە ڕەسوولی خوا عەلەیهی سەڵات وسەلام خۆتان بڕازێنەوە بە ڕەوشتەکانی ئەو سەڵات و سەلامی خوای لەسەر بێ. خاڵی 21 دەینە سەر سەرخستنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەسەر ئاستی زانایان و بانگخوازان. زانایان و بانگخوازان چه ئەرکێکیان لەسەرە؟ گرنجیدان کە خاڵی 21ەمە گرنجیدان بە ئاشناکردنی خەڵک بە ناسینی کەسایەتی بەرزی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو خۆی بێ کورتڕەوی و زێدەڕەوی. هەرچی زانایان و بانگخوازانە پێغەمبەر بە کۆمەڵگا بناسێنن عەلەیهی سەڵات وسەلام وەکو خۆی پێغەمبەر عەبد بوو عەلەیهی سەڵات وسەلام عەبدێک بوو وەکو قورئان دەفەرمێ سبحان الذي أسرى بعبده ليلا خەڵکی نەزێدەڕەوی تیادا نەکەن وانەزان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مەرتەبەی خوایەتیە نەچی هاوارکەیتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام نەچی بڵێ یا ڕەسوول الله هاوار اعتقاد دوانە بێ پێغەمبەر غەیبی زانی و ئیلا نەبێ کە خوا فێری کردووە باوەڕ دوانە بێ کە تۆ ئێستا دروستە بۆ تۆ هاوارکەیتە پێغەمبەر و بیبیستێ عەلەیهی سەڵات وسەلام. یعنی پێویستە ئێمە پەروەردەیەکی جوانی زانایان و بانگخوازان پەروەردەی میلەتکەن لەسەر چی؟ لەسەر ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو خۆی بناسن نەزێدەڕەوی تیادا بکەن نە کورتڕەویش. فێریان کرد کە ئەو دێڕە شیعرەی دەڵێ يا أكرم الخلق ما لمن ألوذ به سواك عند حدوث الحادث العميم أما دروزني وشركة أي أكرم الخلق من كزنية بناي بي بقرم لكاتي بلاو مصيبتي قورة دا جقالته أما كفرة بلكو إما خوامان هي بناي بي بقرين لكاتي بلاو مصيبت دا كواتا أرشي زانايانا بيغمبري خو عليه الصلاة والسلام وابنا سنن كعبد الله ورسوله عبد لا يعبد ورسول لا يعصى عبدك نابي بپرستري ورسولك نابي سرپێکی فەرمانی بکرێ. خاڵی 22 گرنجیدان بە ئاشناکردنی خەڵک بە سونەتەکانی پێشەوامان عەلەیهی سەڵات وسەلام. یعنی نەک تەنها پێغەمبەر بناسێنن شخصیت و کەسایەتی بەڵکو سونەتەکانیشی فێری خەڵکن ئەرچی زانایانە ئەرچی بانگخوازانە کە گرنگی بەو جانبە بدەن لە خۆیاندا تەطبیقی کەن و خەڵکیشی بۆ بانکەن سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەوەدا ئەوە بووە لەگەڵ جیران بەو شێوازە مامەڵەی کردووە لەگەڵ بچووک بەو شێوازە لەگەڵ ژن لەگەڵ پیا و لەگەڵ دۆست لەگەڵ دوژمن بەم شێوازە. خاڵی 23 گرنجیدان بە بانکردنی خەڵکی بۆ گەڕانەوە بۆ شەریعەتەکەی و حکومەکەی. خەڵکی ڕابێنین کە لە کاتی خلافیاندا لە کاتی ناکۆچی و نیزاعیاندا بين کێشەکانیان حەلکەن بە گوێرەی شریعەتەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم. خوای گەورە دەفەرمێن نا سوێند بە پەروەردگاری تۆ ئەو خەڵکە ئیمانی تەواو نابێ هەرچەندە ئیدعای ئیمانیش کە تاوەکو تۆ نەکەنە حەکەم ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام لە هەر کێشەیەک لە بەینیاندا ڕوودەدا. کەواتە ئەرچی زانایانە خەڵک فێرکەن ڕۆڵەکانم مسلمانان براکان خوشکان کاتێک کە کێشەیەک ناکۆچیەک نیزاعێک دەبێ ئێوە مەیگەڕێنەوە بۆ یاسای فەڕەنسی و یاسای ئەوروپی و عرف و عادەتی عشایری بیگەڕێنەوە بۆ شەرعەکەی محەممەد عەلەیهی السەڵات وەسەلام. ئەرچی زانایانە ئەمە فێری خەڵک بکەن. خاڵی 24 وەڵامدانەوەی شوبهەکان لەسەر کەسایەتی و سنەت و شەرعەکەی. بێگومان کەسانێکی منافق کەسانێکی ملحد کەسانێکی بێدین زۆرن و نەفام و جاهلیش زۆرن کە سنوور دەبەزێنن بەرامبەر بە کەسایەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تۆمەت دەدەنە پاڵی و بەرامبەر سونەتەکانی بەرامبەر فەرمودەکانی شەریعەتەکەی. ئەرچی زانایان و بانگخوازان ئەوەیە کە وەڵامی هەموو ئەو شوبهانە بدەنەوە لەسەر شخصی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دروست کراوە لەسەر خێزانەکانی دروست کراوە و لەسەر شەریعەتەکەی لەسەر سونەتەکانی دروست کراوە. ئەرچی زانایان کە تۆ تێ پێغەمبەری خوا سەرخەیت فەرموو وەڵامی ئەو شوبهانە بدەوە کە لەسەر پێغەمبەر هەیە عەلەیهی سەڵات وسەلام.
خاڵی 25 ڕوونکردنەوەی ژیانێکی سونەتیانەی ڕۆژانە بۆ مسلمانان. ئەرچی زانایانە خەڵکی فێرکەن کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام هەر لە کاتی لە خەو هەڵسانی بەیانیانەوە تا ئەو کاتەی دەچۆ سەر جێگا شەو دەخەوت چۆن ژیاوە. ژیانێکی سونەتیانەی ڕۆژانە پێویستە زانایان بۆ خەڵکی ڕوونکەنەوە بۆی هەمومان وا بکەین ژیانمان بەو شێوازە بێ کە هەدی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام ژیانی پێغەمبەر چۆن بۆ ئاوە. خاڵی 26 سوودوەرگرتن لە گشت هۆکارە سەردەمیەکان بۆ خزمەتکردن بە شەریعەتەکەی. یعنی ئەوەی کە کەناڵی ئاسمانی لەبەردەستە، ئەوەی کە کەناڵی ناوخۆی لەبەردەستە، ئەمەی کە ڕادیۆی لەبەردەستە، ئەمەی کە فەیسبووکی لەبەردەستە، ئەوەی کە واتساب و تەلێگرام و ڤایبەری لەبەردەستە، ئەوەی کە ئینستاگرام و والحاصل هەر وەسیلەیەک لەبەردەست بێ بتوانی بیگریتە دەست بیگرە دەست بۆ خزمەتکردن بە شەریعەتەکەی محەممەد عەلەیهی سڵاو وسەلام و ناساندنی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام بە خەڵک و دیفاعکردن لێی هەمووی بەکار بێنین. برای مسلمان لە جیاتی ئەوەی کە تۆ فەیسبووکت هەیە جنێ و بە فڵان دەدەیت و سوکایەتی بە فڵان دەکەیت و قسەی سوک دەنووسیت و غەیبەتی خەڵک دەکەیت و ئابڕووی خەڵک دەبیت، براکەی من وەرە بیکە بەڵێن لەسەر خۆت هەر شەوەی فەرموودەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام بکە کوردی و بڵاویکەوە بۆ خەڵک، جا بزانە چ خێرێکت بۆ دەنووسرێت، بزانە چەند ئەجر و پاداشتت بۆ دێوە و خەڵکیش چەند ئیستیفادەکە و چەندێکیش تۆ پێغەمبەرت سەرخست عەلەیهی السەڵات وەسەلام. خاڵی 27 ڕەتکردنەوەی شلڕەوی و لێکدانەوەی نەفام و فاسقەکان بۆ دینەکەی. کەسانێکی شلڕەو هەن کە دێن ئەو دینە وا لێ دەکەن کە لەگەڵ هەوا و ئارەزووی خۆیان و خەڵک و دەسەڵاتداران بیگونجێنن، زانایان و بانخوازان دەبێ ڕەتی بکەنەوە. یعنی بۆ نمونە دەسەڵاتدار بیەوێت تۆ فتوایەک بدەی پێچەوانی شەرعی خوا بێ نەکەیت لە خوا ترسە زانە بانگ خواست، ئەوە بڕیاری نەدەی بڵێ نەخێر ئەمە دروست نییە شەرعی نییە. یا لێکدانەوەی نەفامەکان تەویل الجاهلین، کەسانێکی نەفام دێن لێکدانەوەی غەڵەت بۆ حەدیسەکان دەکەن یا بۆ قورئان دەکا کە تۆ توێ پێغەمبەر سەرخەی عەلەیهی سڵاو وسەلام وەرە ڕەتی بکەوە بڵێ ئەو لێکدانەوە و تەفسیرە هەڵەیە لە شوێنی خۆی نییە، ئەمە سەرخستنی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام. خاڵی 28 ڕوونکردنەوەی حکمی بێڕێزیکردن بەرامبەر خۆی و سونەتەکەی. بۆ خەڵکی ڕوونکەنەوە زانایان بانگ خوازان کار کەسێک بێڕێزی بەرامبەر خوا بەرامبەر پێغەمبەرەکەی عەلەیهی سڵاو وسەلام بەرامبەر بە دینەکەی بکە، ئەوە بێگومان کافرە و لە دینی خوا دەرچووە. قل أبالله وآياته ورسوله كنتم تستهزئون لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم. ڕوونیکەنەوە کە چەند ترسناکە، نەک خەڵک بەلایەوە ئاسایی بێ وا بزانێ مشکلەیەک نییە، گاڵتە بە حەدیثکە ڕەتی حەدیث بکاتەوە، گاڵتە بە سونەتێکی پێغەمبەر کە عەلەیهی سڵاو وسەلام، نە، ئەمە کەم تەرخەمی زانایان و بانخوازانە پێویستە ئەو جانیبە ڕوونکەنەوە. خاڵی 29 جیاکردنەوەی فەرموودە ڕاستەکان لە لاواز و هەڵبەستراوەکان. وەکو زانا وەکو بانخواز پێویستە ئێمە ئەو هەموو بەناو فەرمودەیی کە لاواز و هەڵبەستراوە دراوەتە پاڵ پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام ئێمە جیاکەینەوە لە فەرمودەی ڕاست بۆی سەر لە مسلمانان نەشێوێ دینداری تێکی هەڵە نەکەن و هەروەها سنت لە بیدعە جیاکەینەوە. ئەرچی زانایە کە تۆ تەوێ پێغەمبەر سەرخەیت عەلەیهی سڵاو وسەلام وەرە سنت و بیدعە لێک جیاکەوە بڵێ مسلمان شوێن سنتکەوە لە بیدعە خۆت بە دوور بگرە. پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام فەرموویەتی ئیاکم و محدەثات الأمور، خۆتان بە دوور بگرن. ئیمامەکە خەتیبەکانیش هەموو جومعەیەک سنەتە لە وتاری جومعە بڵێن ئیاکم و محدەثات الأمور، وەکو پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی سڵاو وسەلام. و هەروەها جیاکردنەوەی تەنها خواپەرستی لە شەخصپەرستی، ئەوە ئەرچی زانایانە کە دەتەوێت پێغەمبەر سەرخەیت خواپەرستی و شەخصپەرستی لێک جیاکەوە بۆی مسلمانان کە ئەو سێشتە لێک جیاکرایەوە، خواپەرستی و شەخصپەرستی لێک جیاکرایەوە، سنەت و بیدعە لێک جیاکرایەوە، فەرمودەی لاواز و هەڵبەسترا و لەگەڵ سەحیح لێک جیاکرایە، وای لێ دێ پاکەکە دەمێنێتەوە و مسلمانان دەبنە برای یەکتر و بەهێز و بەقووەت دەبن. چونکە شەخصپەرستی و بیدعا و فەرمودەی حەدیثی لاواز و هەڵبەسترا و کۆمەڵێکی زۆر لە مسلمانانی گومڕا کردووە و تەفرەقەیەکی زۆری دروست کردووە و مسلمانانی تووشی فەشەل کردووە. خاڵی سی هەر لەلایەن زانایان و بانخوازان چۆن پێغەمبەر سەر بخرێت عەلەیهی سڵاو وسەلام ئامۆژگاریکردنی دەسەڵاتداران بۆ ڕێزگرتن لە خۆی و لە دینەکەی و پابندبوون پێی. ئەرچی زانایە کە چۆ لای دەسەڵاتدارێک نەچێت داوای مڵک و سامان و پلە و پۆستی لێ بکات، نا، عەیبە وەڵڵا. ئەرچی سەرشانیەتی بچێت نەسیحەتی بکە، الدین النصیحة قلنا لمن يا رسول الله قال لله ولرسوله ولكتابه ولأئمة المسلمين وعامتهم. نصیحەتی ئائیمەی مسلمانان کە دەچیتە لای مەسئولێک کار بەدەستێک نصیحەتی بکە. براکەم ئەوە پێویستە وەکو زانایەک و بانخوازێک بە هەلی بزانە
نەک ململانەی تۆ لەگەڵ مەسئول و دەسەڵاتدارەکان تەنها لەسەر یعنی دەستکەوتەکانی حیزبەکەت بێ وەڵا بەشی حیزبەکەی من کەمم دراوەتێ تۆ زۆرت بۆ خۆت بردووە زۆرت دزیوە بەڵێ ئەمرکردن بە عەدالەت پێویستە ئەمرکردن بە دادپەروەری گرنگە ئەمرکردن بە پاراستنی مافی خەڵک و موچەی خەڵک گرنگە زۆریش گرنگە پێویستە داکۆچی لەسەر بکرێ و داوا بکرێ بەڵام لە هەمووش گرنگتر ئەوەیە کە یعنی بەسەرکردە و دەسەڵاتدارەکان بوترێت لە خوا بترسن مەقامی پێغەمبەر بپارێزن عەلەیهی سەڵاتو وەسەلام بیزانن و ڕێزی لێ بگرن و ڕێز لە شەریعەت و دینەکەی بگرن. خاڵی 31 هەر پەیوەندە بە زانایان و بانگخوازان ڕوونکردنەوەی مافی پێغەمبەر سەڵاتو وەسەلام بەسەر هەموو لایەکمانەوە. پێویستە زانایان ڕوونی کەنەوە ئەی مسلمانان مافی پێغەمبەر سەڵاتو وەسەلام تەنها ئەوە نییە تۆ بڵێ ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله، ئەوەیە کە تۆ بەڕاستی دابنەی لە هەموو فەرموودەکانی و بە درۆی دانەنەی لە یەک فەرموودەشدا و گوێڕایەڵی بکەی لە هەموو فەرمانەکانی و سەرپێچی هیچ فەرمانێکی پێغەمبەری خوا نەکەی عەلەیهی سەڵاتو وەسەلام و شوێنی بکەوی لە سونەتەکانی و بیدعە دانەهێنی و احتیکام بۆ شەریعەتەکەی بکەی. ئاوا مافی پێغەمبەر سەڵاتو وەسەلام خۆشمان بیەوە بە گەورەی دابنین و دیفاعی لێ بکەین مافەکانی پێغەمبەر سەڵاتو وەسەلام لەسەر میلەت ڕوون بکرێتەوە لەلایەن زانایان. خاڵی 32 نووسین و وەرجێڕانی پەرتووکی زانستی لەسەر ژیاننامەی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم و لەسەر ئاداب و ڕەوشتەکەی. ئەرچی زانایان و بانگخوازانە کە نامیلکە یا کتاب بنووسن لەسەر ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر ئاداب و ڕەوشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام یا عەرەبی وەرجێڕن بۆ کوردی و بڵاوی کەنەوە لە ناو خەڵکدا بۆی خەڵک ئاشناکەن بە پێغەمبەرەکەمان زیاتر عەلەیهی سەڵاتو وەسەلام. خاڵی 33 بەڕێزەکانم بۆ سەرخستنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام کردنەوەی خولی بەردەوام بۆ پەروەردەکردنی جیلی تازە لەسەر هەدی و ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام. بەردەوام زانایان و بانگخوازان باوا نەزانن ئەرچی ئەوان تەنها وتاری جومعەیە. نا براکەم مامۆستای ئاینی ئەرچی تۆ تەنها وتاری جومعە نییە. بەردەوام خول بکەرەوە دەرس بڵێرەوە و محازەرات بڵێرەوە کۆڕ و سیمینار بکە بە هەموو وەسیلەیەک بەکاربێنە بۆ ئاشناکردنی جیلی تازە بە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام. واللهی ئێمەی مامۆستایانی ئاینی کەم تەرخەمین لەو بوارەیە. پێویستە بەردەوام شەو و ڕۆژ بەڕێزەکانم لە هەوڵ دابین شەو و ڕۆژ هەر یەکەمان لە گوندەکەی لە شارەکەی لە قوتابخانەکەی لە مزگەوتەکەی لە هەر کوێیەک هەیت شەو و ڕۆژ خولێک کەرەوە و دەرس بڵێرەوە محازەرە و کۆڕ و سیمینار بۆ ئەوەی ئەو جیلەی تازە دێت نەبێتە عاشقی فلان لاعب و فلان ممەسیل و گۆرانی بێژی کافری ئەمریکی و بریتانی ببێتە خۆشەویستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام و شانازی بەوە بکات. خاڵی 34 لەسەر سەرمایەداران بەخشینی ماڵ بۆ بڵاوکردنەوەی خزمەتکردنی سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام. ئەی سەرمایەداران ئەی دەوڵەمەندەکان ماڵەکانتان ببەخشن بە کڕینی کتێب و نامیلکە و هەروەها کردنەوەی دەورە کە ئێوە لە سپۆنسەری بۆ بکەن لە ڕوانگەی مادیەوە هەر کەسێک و هەر خولێک و هەر مەدرسەیەک هەر قوتابخانێک هەر کەناڵێک خزمەت بە سونەتی پێغەمبەری خوا دەکات عەلەیهی سەڵام لە خزمەتیدا پێویستە ئێوە وەکو سەرمایەدار و دەوڵەمەند لە خزمەتی دابن و پاڵپشتی بن بۆ ئەوەی پێغەمبەرەکەتان سەرخەن عەلەیهی سەڵاتو وەسەلام و خۆشتان بپارێزن لە تیجارەت و بازرگانی حرام. لەسەر ئاستی حکوومەت و کاربەدەستان با بزانین پێویستی سەرشانیان چییە بۆ سەرخستنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام. یەکەم کە خاڵی 35 ئینکاریکردن لە بێڕێزیکردن بەرامبەر کەسایەتی پێشەوامان عەلەیهی سەڵاتو وەسەلام بە شێوەیەکی فەرمی و دەربڕین ناڕەزایی. یعنی لەسەر ئاستی نێودەوڵەتی کاتێک کە وڵاتێک بێڕێزی بەرامبەر پێشەوامان دەکات پێویستە کاربەدەستان و دەسەڵاتداران یعنی مووقفیان مووقفی مسلمانانە بێ نەک مووقفی منافقانە بێت. نابێ ئینسانی مسلمان کەسێک کە بەخۆی بڵێ من مسلمانم لە بەرامبەر بێڕێزیکردن بە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام سەرشۆڕ و زەلیل بێت یا پشتیوانی لە کەسێک کاکە بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا دەکات عەلەیهی سەڵاتو وەسەلام. نەخێر کە دەتەوێت خوای گەورە سەرت خا کە دەتەوێت خوای گەورە عیززەتت داتێ عیززەت لای خوایە. والله عیززەت نە لای ئەمریکایە ئەی دەسەڵاتداران عیززەت نە لای ئەمریکایە نە لای بریتانیایە نە لای فەڕەنسایە نە لای رووسیایە. ولله العزة ولرسوله والمؤمنين من كان يريد العزة فإن العزة لله جميعا. كاركسي عزتي دوي أو عزت لا إخوة هموي
بۆیە کە دەتەوێت سەربەرز بی شکۆمەند بی دەسەڵاتدار بی ئەوە داوا لە خوا بکە و لەگەڵ خوا بکە ئەوەش بەوە دەبێت تۆ پشتگیری لە پێغەمبەری خوا بکەی عەلەیهی سەڵات وسەلام و ئینکاری بکەی لە هەموو بێڕێزیەک کە بەرامبەر پێغەمبەری خوا کراوە عەلەیهی سەڵات وسەلام سەفیری ئەو وڵاتە بانکە نەک بچیتە لای بانجی کە و بڵێ ئێمە بە هیچ شێوازێک ڕازی نین ئینکاری دەکەین ئیدانەی ئەو کارە بێڕێزیە بێئەدەبیە دەکەین کە لەناو وڵاتەکەی تۆدا کراوە جا بزانن ئەو موقیفی ئێمەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و دینی خوا هێڵی سوورە لای ئێمە چۆن ئێمە بێڕێزی بەرامبەر پێغەمبەرانی ئێوە ناکەین ئێوە کە دەڵێن ئێمە نەسڕانین ئێمە بێڕێزی بەرامبەر عیسا ناکەین عەلەیهی سەڵات وسەلام ئێوەش بۆتان نییە بێڕێزی بەرامبەر پێغەمبەری ئێمە بکەن عەلەیهی سەڵات وسەلام و پێیان بڵێن ئێوە لەگەڵ شیعار و لەگەڵ قسەکانی خۆتان ڕازگۆ بن کە دەڵێن مافی مرۆڤ ئێخۆ نابێ ماف بۆ کافرێکە بێ بەڵام بۆ مسلمان نەبێ ماف بۆ بەدڕەوشتێکە بێ بەڵام بە ماف بۆ ڕەوشدارێک نەبێ ئەمە دادپەروەری نییە بۆیە دیموکراسیەکەتان درۆیە ناڕاستە بەو شێوازە نابێت کەواتە پێویستە ئەرچی سەرشانی کار بەدەستانە ئەوە هەڵوێستیان بێت نەک بڵێ من پشتیوانی دەکەم لەو وڵاتەی کە بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا دەکا عەلەیهی سەڵات وسەلام ئەی نازانی خوای گەورە فەرموویەتی بەشر المنافقین بأن لهم عذابا أليما الذين يتخذون الكافرين أولياء من دون المؤمنين أيبتغون عندهم العزة فإن العزة لله جميعا خوای گەورە فەرمووی موژدە بدەنە ئەو منافقانەی موژدە بدە ئەو منافقانە ئەی محەممەد عەلەیهی الصلاة والسلام موژدەیەوان بدەیە کە سزایەکی زۆر بەئێش و ئازاریان هەیە لای خوا چێن ئەو منافقانە الذين يتخذون الكافرين أولياء من دون المؤمنين ئەوانەی کە کافرەکان دەکەنە دۆست و خۆشەویستی خۆیان جگە لە ئیمانداران بۆ وا دەکەن ئەیەبتەغون عندهم العزة باشە بۆچی دەچێت یعنی پاڵپشتی کافرێکی بێڕێز دەکا دەیەوێ عیزەتی دەستکەوێ دەیەوێ پشتیوانی ئەوی دەستکەوێ ئەی نازانێ عیزەت هەموو لای خوای پەروەردگارە بۆیە وریابین ئەوانەی کە کار بەدەستن لە هەر ئاستێکدا بن پێویستە لەم بابەتە ئاگادار بن خاڵی 36 پلاندانان بۆ بەستنەوەی میلەت بە ڕێباز و شەریعەتەکەی و ڕەوشتە بەرزەکەی پێویستە حکوومەت پلانی هەبێ بۆ ئەوەی کە ئەو میلەتە ببەستێتەوە بە ڕێباز و سنەت و شەریعەت و ڕەوشتی بەرزی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەجینا سوێن بەخوا تاوانبار دەبن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی هەر کەسێک خوای پەروەردگار مەسئولیەتێکی پێ بدە بەڵام نەسیحەتیان نەکە نەسیحەتی ژەوەیە کە ڕێگای ڕاستی ئیسلامەتیان نیشان نەدا وهانیان نەدا بۆی ئەوە بۆنی بەهەشت ناکا و ناچێتە بەهەشتەوە ئەمڕۆ دەسەڵاتێکت هەیە پێشتۆ کەسانێکی زۆر دەسەڵاتیان هەبوو بەڵام فڕێدرانە زەبڵدانی مێژووە و کورسی حکومڕانی وەکو کورسی حەلاق وایە یەکێک سەری چا دەکا و دەڕوایەکی شتر لە شوێندا دەنیشەوە مەزانە بۆ تۆ دەمێنێتەوە بۆیە لە خوا بترسن بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئینکاری لێ بکەن و خەڵک ببەستنەوە بە ڕەوشتە بەرزەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەو کاتە خۆشتان بەختەوەری دنیا و قیامەت دەبن ئەو کاتە میلەت خۆشی دەبێن میلەت دیفاعتان لێ دەکا لەگەڵتان دەبێت ئەگەر نەخوا لەگەڵتانە لەسەرەوە نەمیلەتیش لەگەڵتانە لە ژێرەوە و نە کافریش فریاتان دێ لەلاوە بەخوا تیادا دەچن تیاچوونێکی خراپیش هەر وەکو چۆن بینیمان فلان و فلان لە کار بەدەستان چیان بەسەر هات یا هەر لەم کوردستانەی خۆمان کەسانێک ڕۆژانێک چۆن لوودبەرز بوون پۆست و منسەبی گەورەیان بەدەست بوو کەچی ئێستا تێ هەڵدراون و تەهمیش کراون و هیچیان بەدەست نییە و سوک و ڕیسوا لە ماڵی خۆیان دانیشتون هەر لە کوردستانیش باسی وڵاتانی تریش نەکەین بۆیە کە لەگەڵ خوا بن خوا بە عیززەتتان دەکات پشت لە خوا بکەن خوا پشتان دەشتێنێ لەسەر ئاستی حکوومەت خاڵی 36 باسمان کرد پلاندانان بۆ بەستنەوەی میلەت بە ڕێباز و شەریعەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم خاڵی 37 دانانی بابەتی ژیاننامەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە مەنهەجی خوێندنی هەموو ئاستەکان ئەرچی سەرشانی حکوومەت و وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردەیە و وەزارەتی ئەوقافیش ئەرچی سەرشانیانە کە ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و ئاداب و ڕەوشتی بەرزی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بکرێتە مەنهەجێک و لە هەموو ئاستەکانی خوێندن هەبێت بەمەش میلەت بەختەوەر دەبێ و حکوومەت و سەرکەوتو سەرفراز دەبێت ئەمە ئەرکێکە لە سەریان کە بیانێ پێغەمبەر سەرخەن بۆی خوا سەریان خا خوای گەورە فەرموویەتی ئین تەنصروا الله یەنصورکم ئەگەر خوا سەر نەخەی
واللهی خوا سرت ناخەو پشتت دەشتێنێت. خاڵی 38 بایکۆتکردنی بازرگانی. طبعا ئەمەش تەفسیلی تێدایە. هەر شتێک کە لە هەر وڵاتێکەوە بۆمان دێ کە ئەو وڵاتە بێڕێزی بەرامبەر پێغەمبەر و پێشەوا مەمکە عەلەیهی سڵاتو وسەلام پێویستە بایکۆت بکرێت. لەسەر ئاستی حکوومەت پێویستە بکرێت، بەڵام بە شێوازێک کە زەرر لە حکوومەتەکە خۆی نەدات. چونکە هەندێک جار دەڵێن کە شتێک لە قورسایی لە تۆ زیاتر بوو هەڵی گری بکەویتە ژێری نابێ، داوای ئەوە ناکەین بە گوێرەی توانە. و ئەگەر حکوومەت نەتوانێ بیکا و بە زەرەرێکی گەورە بشتێتەوە بەسەریدا، ئەندامان من و تۆ کاکە دەی تۆ شتی بڕیار بدە هەر مارکەیەکی ئەو وڵاتە بێ لەمە دوامەی کەڵە لە خۆتدا جێبەجێی کە موسڵمان شتێکی زۆر سەیر و تا ڕادەیەک خۆشم بینی دوێنێ کە مەشروب فرۆشێک دوکانی هەیە تەسویری کردووە مەقتەعێکی خۆی بڵاو کردوتەوە لە دوکانەکەی خۆی کە هەمووی مەشروبە هەمووی عەرەقە شوێی عەرەقە دەڵێ مادام فەڕەنسا بێڕێزی کرد بەرامبەر پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام ئەوە وعد بێ ئەو مارکەیە ئەوە لەو مەشروباتانە هەموو فەڕەنسی هەمووی دێنتە خوار و دەڵێ لەمە دووە من ئەوانە نافرۆشم هی ئیتاڵی دێنم لە شوێنی دادنێم طبعا هەمووی حرامە ئیتاڵی بێ فەڕەنسی بێ بەس مەبەستمان چییە مەشروب خۆرێک مەشروب فرۆشێک عەرەق فرۆشێک یعنی هەست بەوە دەکا کە پێویستە ئەو جیهەتەی کە بێڕێزی بەرامبەر پێغەمبەر دەکرێت عەلەیهی سڵاتو وسەلام بایکۆتی بازرگانی لەگەڵ بکرێت کەەوەش تەسیری زۆر دەبێت لەسەری با بکرێت کاکە حکوومەت بۆی ناکرێ و نیان نایکا من و تۆ بابیکەین فێر بە بزانە مارکەکە ئەو شتانەی کە لەو وڵاتەوە دێ بێڕێزی بەرامبەر پێغەمبەر دەکا سڵاتو چی بیان ناسە و مەیکڕ خۆت مەیکڕە کاکە تەواو کە من نەمکڕی تۆ نەیکڕی میلەت نەیکڕی کۆتایی پێدێت. ئەمەش خاڵێکی تر کە دەتەوێت پێغەمبەر سەرخەیت عەلەیهی سەڵاتو وسەلام. خاڵی 39 هەر لەسەر حکوومەت و کاربەدەستان سزادانی هەموو ئەوانەی بێڕێزی دەکەن بەرامبەر پێغەمبەر سەڵاتو وسەلام. ئەرچی سەرشانی حکوومەت و کاربەدەستانە هەر کەسێک بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەڵاتو وسەلام سزا بدرێت تەئدیب بکرێ عاقڵ بکرێ جا هەر کەسێک بێت پێویستە حکوومەت بەو ئەرکە هەڵسێ سوێن بەخوا بەو ئەرکە هەڵنەستێ گوناهبار دەبێ و شەریکی ئەو تاوانەیە چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده هەر کەسێ لەیە و منکەرێک دەبینێ خراپەیەک دەبینێ با بەدەست بیگۆڕێ ئەو بەو دەستە بە من و تۆ ناکرێت بەڵام بە حکوومەت و کاربەدەستان دەکرێت بە حیزبەکان دەکرێت حیزبە دەسەڵاتدارەکان دەکرێت دەی کە بەدەست نەیگۆڕن ئەوە گوناهبارن کە بەدەست نەتوانرا بە زمان ئەوە ئەرچی زانایانە کە بە زمان نەتوانرا ئەوە بەدڵ دەبێت ڕقت لێی بێ بۆیە ئەو کەسانەی کە بێڕێزی بەرامبەر پێغەمبەر دەکەن عەلەیهی سەڵاتو وسەلام بەرامبەر سونەتی پێغەمبەر سەڵاتو وسەلام پێویستە سزا بدرێن لەلایەن حکوومەتەوە. خاڵی 40 هەر لەسەر حکوومەت ڕێگەنەدان بە هیچ نووسەرێک و ڕۆژنامەوان و کەناڵێک سنوور ببەزێنێت بەرامبەر پێغەمبەر سەڵاتو وسەلام نابێ حکوومەت ڕێگەیان بدا ئەوەی کە کردی سزای بدا و بڕیارێکیش دەربکرێت بە هیچ شێوازێک نابێت بێڕێزی بەرامبەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام و شەریعەتەکەی و سونەتەکەی بکرێت ئەجینا ئاوا دەرگا بکرێتەوە نووسەرێکی منافقی فاشل بێ لەولاوە بە کەیفی خۆی قسە بە پێغەمبەرمان بڵێ عەلەیهی سەڵاتو وسەلام یەکێشتر لەولاوە بێ قسە بە سونەت و حەدیسەکانی بڵێ یەکێشتر قسە بە ئاداب و ڕەوشتەکەی بڵێ یەکێشتر تانە لە حکم و بڕیارەکانی بدا ئەمە هەمووی کاربەدەستان مەسئولن لێی ڕۆژی قیامەت بۆیە حاکم و کاربەدەستی لە خواترس و دادپەروەر کە هەست بەو مەسئولیەتانە بکە ئەوە ڕۆژی قیامەت لە ژێر سێبەری خوادایە ئیمام عادل بەڵام کە هات و سەرکردە و دەسەڵاتدار حساب و قیمەت و وەزنی بۆ سونەتی پێغەمبەری خوا و بۆ شخص و کەسایەتی پێغەمبەردان عەلەیهی سەڵاتو وسەلام ئەگەر هات و جنێویان بە خۆی و باوکی دا ئەوە شێت بێت و ئاگر بیگرێت و قووەت و هێزەکەی کاتەوە بۆی بچێ لە ناویان بەرێ یا بە حیزبەکەی بەڵام ئەگەر قسە بە پێغەمبەری خوا بوتری عەلەیهی سەڵاتو وسەلام کە ئەنەما هیچ ڕووی نەداوە بە ئازادی ڕادەربڕین وەسفی بکە ئەو بە چاوەڕێی زەلیلی و سەرشۆڕی دنیا بکە پێش قیامەت. ئەمە بەڕێزەکانم بریتی بوون لە 40 شێواز 40 ڕێگە بۆ چۆنیەتی سەرخستنی پێغەمبەرمان عەلەیهی سەڵاتو وسەلام. وەک دیقەتتان دابێت لەناو ئەو 40دا
هەڵبژە لەناو ئەو چلەدا دانەیەکی تێدا نەبوو کە بڵێ با مزاهرە بکەین. بۆچی؟ چونکە بۆ نمونە لە فەڕەنسا بێڕێزی دەکرێت من لێرە لە ناو شار دەست بە وتافلێدان بکەم و گردمەوە و ناڕزایی دەربڕم، یعنی چییە مە چییە؟ وەرە مسلمانان با ئەم چل خاڵە جێبەجێکەین لەسەر هەموو ئاستەکان، اینجا بزانە چۆن پێغەمبەری خوا سەردەخەین و دینەکەی سەردەخەین. لە هەر وڵاتێک بین با هەوڵ دەین ئەوەی کە پەیوەندی بە منەوە هەیە وەکو تاک، ئەوەی پەیوەندی بە زانایەکەوەی، ئەوەی پەیوەندی بە بانکخوازێکەوە، ئەوەی پەیوەندی بە باوکو دایکێک لە ناو خێزانەکەیدا هەیە، ئەوەی پەیوەندی بە کاربەدەست و دەسەڵاتدارێکەیە، ئەوەی پەیوەندی بە نووسەران و کەناڵە ئاسمانیەکان هەیە، ئەوەی پەیوەندی بە دەوڵەمەندەکانەوە، هەر یەکێک لە ئێمە لە ئاستی خۆی پێغەمبەری خوا سەرخا عەلەیهی سەڵاتو وەسەلام، اینجا بزانە وەیەومەئیذ یەفرح المؤمنون بنصر الله، چۆن ئیمانداران دڵخۆش دەبن بە سەرکەوتنی خوای پەروەردگار و سەرکەوتنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام و سەرکەوتنی دینەکەی. ئەمە ئەوەی کە لە تواناماندا بوو و داواکارم لە هەر مسلمانێک کە دەیەوێت پێغەمبەری خوا سەرخات عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەم محاضەرەیە ئەم بابەتە بڵاو بکاتەوە لە ڕێگای خۆیەوە بۆ ئەوەی ئەویش شەریک بێ لەو ئەجر و پاداشتەدا ئینشاء الله تعالى، بۆ ئەوەی بگا بە زۆرترین کەس هەمومان فێر بین چل ڕێگەت لە بەردەستە بۆ سەرخستنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام. داواکارم لە خوای پەروەردگار بەکارمان بێنێ بۆ خزمەتی دینەکەی و سەرخستنی پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵاتو وەسەلام. خوای گەورە نیەتمان خاڵسکەی، ئەخیرمان خێرکەی، بەختەوەری دنیا و قیامەتمان کەی، یەکڕیزی و تەبایی و برایەتی لە بینی تێگڕای مسلمانان پتەوتر و چاکترکەی. خوای گەورە لێت دەپاڕینەوە بۆ خاتری ناوجوانەکان سیفاتە بەرزەکانت لەسەر ئیسلام و سنەتمان ژێنی و لەسەر ئیسلام و سنەتیش بمان برێنیت. لە کۆتاییدا دەڵێم باسی ئەوە نەکرا کە ئەی بۆ بە چەک و بە شمشێر و بە جیهادی قیتال پێغەمبەر سەر نەخەین، ئایا جۆرێک نییە؟ بەڵێ جۆرێکە وەڵڵا، بەڵام ئەمە دەبێت دەوڵەتێک پێی هەستێ، حکوومەت پێی هەڵسێ بە دیفاعکردن بە قیتالێکی شەرعی بەرامبەر ئەو بێئەدەب و بێڕێزانەی کە سنووری مەقامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەبەزێنن. ئەمە ئیشی تاکە کەسی نییە 5 کەس لە فلان شوێن و 6 کەس لە فلان شوێن کۆ ببنەوە و گروپێک دروستکەن و دەی ئێمە ئیعلانمان کرد و عاقیبەتەکەی وەکو داعشی لێ دێت، وەکو قاعیدەی لێ دێ، وەکو نوسڕەی لێ دێ، وەکو نازانم چی لێ دێ، لە زەرەرگەیاندن بە ئیسلام و مسلمانان چاوەڕێی هیچی تری لێ ناکرێ، هەرچەندە زۆرێکیشیان نیەتیان خوا بێت. خوای گەورە هیدایەتی هەموو لایەکماندا، بەختەوەری دنیا و قیامەتمان بکە. بەخوای گەورەتان دەسپێرم بەڕێزەکانم، هەر لە خۆشی و شادیدا بن. وسبحانك اللهم بحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه